بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای گەورە ئادەمیزادی بە شێوەیەک دروست کردووە کە شتی لەبیر دەچێت و لەبەر ئەوەی نوێژ یەکێکە لەو پەرستشانەی کە موسڵمان ڕۆژانە ئەنجامی دەدات و بە حکمی ئەو لەبیرچوونەوەی کە لە ئادەمیزاددا هەیە، جا لەوانەیە جارجار موسڵمان تووشی هەڵە و لەبیرچوونەوە بێت لە ناو نوێژەکەیدا. بۆیە خوای گەورە بە ڕەحمی خۆی کۆمەڵی ئەحکامی بۆمان داناوە کە کارکردن پێیان ئەو کەم و کورتیانەی کە لە نێو نوێژەکانماندا بووە نامێنێت. و سوجدەی سەهوو یەکێکە لەو کردارانەی کە لە کاتی بوونی کەم و کورتی یان لە بیرچوونەوەی ڕکن و واجباتی نوێژدا ئەکرێت. و پێش ئەوەی باسی سوجدەی سەهوو بکەین، پێویستە بزانین ڕکنەکان و واجباتی نوێژ چین و چەندن، چونکە سوجدەی سەهوو پەیوەندی بە ئەرکان و واجباتی نوێژەوە هەیە. وەزانایان هەندێک خلافیان لە ژمارەی ڕکنەکانی نوێژ و واجبەکانیدا هەیە. ڕکنەکانی نوێژ مەبەست بە ڕکن ئەو کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک نابێتەوە ئیلا دوای ئەوەی کردارەکە دووبارە بکرێتەوە، ئیتر بەگەڕانەوە بێت بۆ ئەو شوێنە یان بە دووبارە ئەنجامدانی بێت پاشان سوجدەی سەهوو ئەبردرێت. ئەو ڕکنانەش ئەمانن: یەکەم، وەستان بە پێوە لە نوێژی فەرز بۆ یەکێک لە توانایدا بێت. دووەم، تەکبیرەی ئیحرام واتە یەکەم تەکبیرەی چوونە ناو نوێژ. سێم، خوێندنەوەی سوڕەتی ئەلفاتحە. چوارەم، ڕکوع واتە چەمینەوە. پێنجەم، ڕاستبوونەوە لە ڕکوع. شەشەم، سوجدەبردن لەسەر هەر حەوت ئەندامەکە. حەوتەم، دانیشتن لە نێوان هەردوو سوجدەکە. هەشتەم، دڵنیابوون لە هەموو ڕکنەکان. نۆیەم، تەحیاتی کۆتایی. دەیەم، دانیشتن بۆ تەحیاتی کۆتایی. یانزە، ڕیزبەندی ڕکنەکان واتە دوا بە دوای یەکتری بکرێن. دوانزە، سەلامدانەوە. واجباتی نوێژ مەبەست لە واجب ئەو وتە و کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک ئەبێتەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە سەری بۆ دووبارەکردنەوە. و هەموو واجباتەکان وتەیە جگە لە تەحیاتی ناوەڕاست. ئەو واجباتانش ئەمانن: یەکەم، هەموو تەکبیرەکان جگە لە تەکبیرەی ئیحرام. دووەم، وتنی سبحان ربی العظیم یان زیکرەکانی تری ڕکوع. سێم، وتنی سەمیع الله لمن حەمیدە. چوارەم، وتنی سبحان ربی الأعلى یان زیکرەکانی تری سجود. پێنجەم، تەحیاتی ناوەڕاست. شەشەم، نزاکردن لە نێوان هەردوو سوجدەکە لای هەندێ زانایان. حەوتەم، دانیشتن بۆ تەحیاتی ناوەڕاست. سوجدەی سەهوو پێک هاتووە لە دوو سوجدە: نوێژ خوێن یان لە پێش یان لە پاش سەلامدانەوە ئەیبات کە بە ئیزنی خوا لەم بابەتە ڕوونیەکەینەوە. هۆیەکانی سوجدەی سەهوو: یەکەم، زیادەکردن. دووەم، کەم و کوڕی لە ڕکنەکان یان لە واجبەکان. سێم، گومان. کەم و کوڕی لە ڕکنەکان وەک لە سەرەتا باسمان کرد، پێویستە ڕکن و واجب لە یەکجیا بکەینەوە، چونکە پەیوەندیەکی زۆریان هەیە بە بابەتی سوجدەی سەهوەوە. ئەگەر هات و ئەڵڵاه ئەکبەری نوێژدا بەستنی نەوت، ئەوە نوێژەکەی دروست نییە و تەنانەت ئەگەر بانقەس بێت یان بە لەبیرچوونەوە بێت، چونکە ئەو لە سەرەتاوە نەچوتە ناو نوێژەوە. و ئەگەر کەم و کوڕیەکە جگە لە ئەڵڵاه ئەکبەری نوێژدا بەستن بوو، ئەوە لەم دوو حاڵەتە دەرناچێت. یەکەم، ئەگەر بیری نەکەوتەوە هەتا گەیشتە هەمان شوێنی لە بیرچوو، لە ڕکاتی دووەمدا ئەوە ئەم ڕکاتە هەڵ ئەوەشێنێتەوە کە کەم و کوڕیەکانی تێدا ئەنجام نەدابوو، و ئەم ڕکاتەی کە تێیدایە ئەیکاتە شوێنی ئەوەی پێش خۆی. پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. بۆ نمونە، ئەگەر یەکێک نوێژی دەکرد و لە ڕکاتی یەکەمدا هەموو ڕکنەکانی وەک خۆی ئەنجامدا، لە تەکبیرەی ئیحرام و خوێندنی سوڕەتی فاتحە لە کاتی وەستانە پێوە و ڕکوع و ڕاستبوونەوەشی ئەنجامدا، بەڵام یەک سوجدەی برد و هەستایەوە و لە بیری چوو دوو سوجدە ببات، پاشان بیری نەکەوتەوە هەتا ئەو کاتەی گەیشتە دانیشتنی نێوان هەردوو سوجدەکە لە ڕکاتی دووەمدا، ئەوە ڕکاتی یەکەم هەڵ ئەوەشێنێتەوە و ڕکاتی دووەم بە ڕکاتی یەکەم حسێب ئەکات و بەردەوام ئەبێت هەتا نوێژەکەی تەواو ئەکات و پاشان سەلام ئەداتەوە و پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات. پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە.
دووەم، ئەگەر ئەو کەم و کوڕیەی بیرکەوتەوە پێش ئەوەی بگاتە هەمان شوێنی لە بیرچوو لە ڕەکاتی دووەمدا، ئەوە پێویستە لەسەری بگەڕێتەوە ئەو ڕوکنەی کە ئەنجامی نەدابوو، پاشان 2 سوزدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. بۆ نمونە ئەگەر یەکێک سوزدەی دووەم و دانیشتنەکەی پێشی بیرچوو لە ڕەکاتی یەکەمدا، پاشان بیری کەوتەوە لە دوای ڕاستبوونەوەی لە ڕکوعی ڕکاتی دووەمدا، لەم حاڵەتە یەکاو یەک دادەنیشێت و ئەو کەم و کوڕیەی تەواو ئەکات کە لە ڕکاتی یەکەمدا نەیکردبوو، پاشان نوێژەکەی تەواو ئەکات و سەلام ئەداتەوە و پاشان 2 سوزدەی سەهوو ئەبات و جارێکی تر سەلام ئەداتەوە. لەم دوو حاڵەتە شتێکمان بۆ دەرکەوت کە جاری وا هەیە هەندێک کەم و کوڕی ئەبێتە هۆی زیادکردنی هەندێک شتی تر لە نوێژدا، وەک حاڵەتی یەکەم بووە هۆی هەڵوەشانەوەی ئەو ڕەکاتە، بۆی هەموو ئەو شتانەی کە لە ڕەکاتی یەکەمدا کرابوون بە زیاد حساب کرا چونکە هەڵوەشێنرایەوە. و لە حاڵەتی دووەمدا کۆمەڵش زیاد کرا لە نێوان سوزدەی دووەم و دانیشتنەکەی پێشی تا ئەو کاتەی بیری هاتەوە، بۆیە سوزدەی سەهوەکە دوای سەلامدانەوە بوو، چونکە سوزدەی سەهوو لە کاتی زیادکردن لە نوێژدا دوای سەلامدانەوە ئەکرێت، بەڵام لە کاتی کەم و کوڕی پێش سەلامدانەوە ئەکرێت. کەم و کوڕی لە واجبەکان. ئەگەر نوێژ خوێن واجبێک لە واجبەکانی نوێژی ئەنجام نەدا بە لەبیر چوونەوە، ئەوە بەم شێوەیە دەبێت: گەربیری کەوتەوە پێش ئەوەی ئەو شوێنە بەجێ بهێڵێت، ئەوە ئەنجامی ئەدات و هیچی لەسەر نییە، و ئەگەر بیری کەوتەوە پاش ئەوەی ئەو شوێنەی خۆی بەجێ هێشت، بەڵام بیرکەوتنەوەکەی پێش گەشتنی بوو بە ڕوکنەکەی دوای خۆی، ئەوە ئەگەڕێتەوە و ئەنجامی ئەدات، پاشان 2 سوزدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. بۆ نمونە یەکێک هەڵای کرد و تەحیاتی ناوەڕاستی بیرچوو، لە پاش سوزدەی دووەمی ڕەکعاتی دووەم ویستی هەستێتەوە و پێش ئەوەی ڕاست ببێتەوە بیری کەوتەوە کە تەحیاتی ناوەڕاستی نەکردووە، یەکاو یەک دادەنیشێت بۆ تەحیات و تەحیاتەکەی ئەنجام ئەدات، پاشان نوێژەکەی تەواو ئەکات و پاشان 2 سوجدەی سەهوو ئەبات لە دوای سەلامدانەوە. و ئەم جوڵە زیادەی کە لە نێوان سوجدەی دووەمی ڕەکعاتی دووەم و وەستانە پێوە کە ئەنجام درا بووە هۆی ئەوەی کە سوجدەی سەهوو لە دوای سەلامدانەوە بێت، چونکە ئەو جوولەیە زیادە بوو و شوێنی سوجدەی سەهوو لە کاتی ئەنجامدانی زیادەدا وەک لە سەرەتا باسمان کرد لە دوای سەلامدانەوە ئەبێت. و ئەگەر بیری کەوتەوە پاشگەشتنی بە ڕوکنی دوای خۆی، ئەوە ئەو واجبەی لەسەر نامێنێت و ناگەڕێتەوە سەری و نوێژەکەی تەواو ئەکات، پاشان 2 سوجدەی سەهوو ئەبات پێش سەلامدانەوە. بۆ نمونە هەمان هەڵەی پێشوو کە باسمان کرد، ئەگەر یەکێک تەحیاتی ناوەڕاستی بیرچوو پاشان ڕاست بوو و هەستاوە پێوە، لەم کاتە بۆی نییە بگەڕێتەوە سەری، لەبەر ئەوەی ئەم شتەی کە ئەنجامی نەدا واجب بوو نەک ڕوکن، چونکە ڕوکن پێویستە بگەڕێتەوە سەری ئەگەر نەگەیشت بوویە هەمان شوێنی لەبیر چوو لە ڕەکاتەکەی تر، بەڵام واجب ناگەڕێتەوە سەری. پاشان نوێژەکەی تەواو ئەکات و 2 سوجدەی سەهوو ئەبات پێش سەلامدانەوە، چونکە ئەم کەسە نەیتوانی بگەڕێتەوە سەر کەم و کوڕیەکەی، بۆیە سوجدەکە پێش سەلامدانەوە بوو. لێرەدا بۆمان دەرکەوت سوجدەی سەهوو تەنها لەم حاڵەتەدا پێش سەلامدانەوە ئەبێت، ئەگینە هەموو حاڵەتەکانی تر لە دوای سەلامدانەوە ئەنجام ئەدرێت، جگە لە گومان نەبێت، کە پشتیوان بەخوا لە ئەڵقەیەکی تر باسی ئەکەین. لە کۆتاییدا هیوادارین سودمان بە ئێوەی ئازیز و خۆشەویستیان دەبێت و داواکارین لە خوای پەروەردگار نوێژ و تاعەتی هەموو مسلمانان قبول وکات و خاڵسن لە پێناوی خوای گەورە بێت. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.